بازاڕی زەڕەنگەرانی سلێمانیە سستی مامەڵەکردن بە زێڕەوە دەبینرێت. هاوڵاتیان تەنها لە جامخانەکانەوە لەو زێڕانە دەڕوانن کە دڵخوازی ئەوانە. وەڵا هەر گرانە بەڵێ ئەڕۆڵا گرانە ئەگەر بکری هەرزانتر بێ خەڵک زیاتر ڕۆکاتە بازاڕەکان و زیاتر فرۆشەر ئەوان سواداکەن و ئێمەش بە هەماشیەوە. زەڕەنگەرانیش بە دیار بێبازاڕیەوە دانیشتون و هیچ کڕیارێک سەردانیان ناکات تا بێدەنگی دوکانەکەیان بگۆڕێت بۆ تەقەی مامەڵەکردن بە زێڕەوە. بەتەکید بازار قوتی کڕین و فرۆشتنی زۆر زیایان ئەوە نییە. یعنی بە تێکراگە لە مانگێکە باڵنسی ڕۆژێک حسابی بکەیت تەکرکاتەکان هەمووی کۆکی تۆکی نە بازاڕوانی هەمووی 5-6 ڕۆژەکە کەس بازار هەبێ باقیکەیەک و دانیشتوی وەکو جارانیش مەسەرن نەماوە خەڵک مەسەرن زەواج و شت کەم بۆ تۆوانێ هاوسەرگیری کەم بۆ تۆ ئەگە بە تێکرا حسابێکی لە ڕۆژەکە 5-6 ئەگە تەقدیری منەڵێم یعنی خەڵک بێتە بازار بۆ زەواجی بڵێ ئاوتۆمۆبیل بۆ هاوسەرگیری بڵێ. لە ئێستادا لە بازاڕی سلێمانی یەک مسقال زێڕی ئەیارە 18 بە 315,000 و ئەیارە 21 بە 365,000 و ئەیارە 24 بە 374,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. سستی مامەڵەکردن بە زێڕەوە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە دیارترینیان دابەزینی بەهای دیناری عێراقیە بەرامبەر دۆلاری ئەمریکی و نرخی زێر لە بۆرسەی جیهانیدا. هۆکاری جموجۆڵی بازار کە ئێستا هێواش و زەعیفە ئەگەڕێتەوە بە بەرزی نرخی دۆلار نەبوونی موچە بەڕاستی کەسابەتیش نییە لە کوردستان ئێستا بەرز و نزم زۆرە کاپۆرسەی جیهان ئێستا خەڵک پێی بەرزە ئاڵتون لە 2017 و 2016 و 15 مسخال ئاڵتونما بە 205 دلار و 10 دلار و تا 20 دلار ئێستا مسخالی بە 285 دلار ینی فەرقە زۆرە کە ئێستا داش بەزیوەتەوە پێشتر گەیشتە 310 دلار 315 دلار. زەڕەنگەران و هاوڵاتیان خوازیارن بازاڕی کڕین و فرۆشتن بە زێڕەوە ببوژێتەوە و جارێکی تر بازار جموجۆڵی تێبکەوێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.